موچەی مانگی حەوت پێویستی بە ڕێکەوتنی پەلەی نێوان بەغدا و هەرێم هەیە. گەندەڵکارێک سزادرا و یەکێکی دیکەش دەستگیر کرا. کۆنگرسمانێکی ئەمریکی عەلی زەیدی بە زۆر بڵێ ناو دەبات. بەهۆی ناکۆچیە بەردەوام و بێچارەسەرەکانی نێوان هەولێر و بەغدا پێشبینی دەکرێت موچەی مانگی حەوتی داهاتوو زیاتر دوا بکەوێت. حکوومەتی هەرێم بە پاساوی کەمی داهاتی ناوخۆ ڕەتی دەکاتەوە بڕی 120 ملیار دینار لە داهاتی نانەوتی ڕادەستی بەغدا بکات. هاوکات سیستمی ئەسیکۆدا بۆ خاڵە گومرکیەکان هێشتا ڕێکەوتنی تەواوی لەسەر نەکراوە. لالایەکی دیکەشەوە بەغدا فشاری زیاتر دەکات بۆ بەرزکردنەوەی ئاستی هەناردەی نەوت کە تا ئێستا تەنیا 120,000 بەرمیلە لە ڕۆژێکدا. با پێی زانیاریەکان 120 ملیار دیناری داهاتی ناوخۆ جێبەجێکردنی ئەسیکۆدا بەرزکردنەوەی ئاستی بەرەمێنانی نەوت مەرجی ئێستای حکوومەتی عێراقا بۆ خەرجکردنی موچەی مانگی حەوت. شارەزایانی ئابووری و چاودێران پێیان وایە ئەگەر هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا پەلە نەکەن لە چارەسەرکردنی ئەم کێشە و ناکۆچیانە ئەوە موچەی مانگی داهاتوو زیاتر دوا دەکەوێت. لە عێراق هەڵمەتی دەستگیرکردن و سزادانی دز و گەندەڵکاران بەردەوامە. ئەمڕۆ دادگای ناوەندی تاوانەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی سزای 2 ساڵ زیندانی و پێبژاردننی 10 ملیۆن دیناری بەسەر پەرلەمانتار محەممەد کەربولی داسەپان. ئەوەش دوای ئەوە دەرکەوت داوای 50,000 دۆلاری کردووە بۆ دواخستنی لیژنەیەکی لێکۆڵینەوە لە پەروەردەی کەرخی یەکەم بە مەبەستی پاراستنی پۆستی بەڕێوەبەری قوتابخانەیەک. لە پارێزگای نەجەفیش هێزێکی ئەمنی بە هاوکاری دەستەی دەستپاکی زەید مەخزومی بەڕێوەبەری گشتی کۆمپانیای دابەشکردنی بەرهەمە نەوتیەکانی پارێزگاکەیان بە تۆمەتی گەندەڵی دارایی و ساختەکردنی بەڵگەنامەی زەویوزار دەستگیر کرد. هاوکات ئەنجومەنی باڵای دادوەری ڕایگەیاند لە چوارچێوەی دۆسیەی گەندەڵیەکانی عەدنان جومەیلی بریکاری پێشووی وەزارەتی نەوت دەستیان بەسەر 25 ملیار دینار و 200,000 دۆلار و 4 کیلۆ ئاڵتوندا گرتووە. تیم بۆرشێت ئەندامی کۆنگریسی ئەمریکا ڕەخنەی توند لە سەردانەکەی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بۆ واشنتۆن دەگرێت و ڕای دەگەیەنێت تەواوی کاتی خۆی بەفیڕۆداوە لە گوێگرتن لە پەیام و وتە بێدەستکەوتەکانی شاندی عێراقی. بۆرشێت لە پۆستێکدا کە لە پلاتفۆرمی ئێکس بڵاوی کردوتەوە ڕایگەیاندووە بەشێک لە کاتی خۆمم بەفیڕۆدا لە گوێگرتن لە سەرۆکوەزیرانی عێراق و بە هیچ شێوەیەک سەرسام نەبووم بە قسەکانی. ئەندامەکەی کۆنگریس دەڵێت لە کۆبوونەوەکەیدا لەگەڵ زەیدی تەنها زۆربڵی و کۆمەڵێک دەستەواژەی بریقەدار و بێناوەڕۆکم بینی بەبێ ئەوەی هیچ چاوەڕوانی هیچ ئەنجامێکی لێ بکرێت. ئاماژەی بەوەش کرد کە لە قسەکانی زەیدی بێزار بووە و هۆڵی کۆبوونەوەکەی جێهێشتووە.